ئاسڵاوتان لەبێ کاتتان باش ئەمڕۆ لە سنووری پارێزگای هەولێر کۆبنەوەیەکی تایبەت بە ئەندامان کادریانی کۆمەڵ دادگەری بەڕێوە چوو بۆ سەرخستنی لیستی 265 کۆمەڵ هەڵبەتە کاندیدانی کۆمەڵی ژێر سنووری پارێزگای هەولێر ئامادەبوون و پەیامی تایبەتی خۆیان گەیاندە بە ئەندامان و کادریانی کۆمەڵ. من دەمەوێت گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێز دکتۆر ئیدریس سادق بکەم ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری. کاک دکتۆر سڵاو دەبێت. زۆر سپاس دەکەم. پەیامی جەنابتان بۆ ئەندامان چییە و ئێوە بە چ مەبەستێک ئەم کۆبنەوە تایبەتیان ئەنجام داون؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئێمە بەرەو هەفتەی کۆتایی لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن دەچین، بۆیە بە پێویستمان زانی کە ئەم شەو لە نزیکەوە ئەندامانی خۆمان کۆ بکەینەوە لە سنووری مەڵبەندی هەولێر و دەوروبەری بەمبەستی گفتوگۆکردن سەبارەت بە هەفتەی کۆتایی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن و گەرموگوڕکردنیان وە ڕێنمایی پێدانیان بۆ ئەوەی کە بتوانین ئەم هەفتەیە بە شێوەیەکی سەرکەوتوو کاریگەر هەڵمەتەکە بەڕێوە بەرین. سەبارەت بە دەنگدەر بە شێوەیەکی گشت لە دەروی کۆمەڵ دادگەری ئێوە چ پەیامێکتان بۆ ئەوان هەیە بە تایبەت بۆ خەڵکێکی ئیسلامی و موسڵمان؟ ئێمە پەیاممان بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان و دەنگدەران بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش دانیشتوانی شاری هەولێر ئەوەیە کە پاڵپشتی ئێمە بکەن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری 285 و سەرخستنی کاندیدەکانمان لەبەر ئەوەی ئەندامانی ئێمە و کاندیدانی ئێمە کەسانی دەستنوێژ و کەسانی ڕاستگۆ و سەرڕاست و دەستپاکن دەتوانن نوێنەرایەتێکی ڕاستەقینەیان بکەن بۆ ئەوەی کە پارێزگاری لە دین و ژین و کەرامەت و داهات و یاسای باشیش دەربکەن بۆ ئەوەی کە پارێزگاری لە ئاین و بەهابەر بەرزەکانی کۆمەلگەی کوردەواری بکەن. ئێوە لە هەفتەی کۆتایی وەبزانم چەند ڕۆژی کۆتایی ئاهەنگێکیشتان هەیە لە سنووری پارێزگای هەولێر ئاهەنگەکەی بەڕێوە دەچێت و ئێوە داواکاریتان لە خەڵک و جەماوەر تایبەت بۆ شاری هەولێر چییە؟ ئێمە لەم هەفتەیەدا کۆمەڵێک چاڵاکی جۆرا و جۆرمان دەبێتن و ئالێت و شێواز و میکانیزمی جۆرا جۆر بەکاردێنی لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن. یەکێک لەوانە ئاهەنگێکە لە شاری هەولێر کە ڕۆژی چوارشەممە 5/11 ئەنجامی دەدەین لە بەردەم مەڵبەندی هەولێر و داواکارین لە دانیشتوانی شاری هەولێر بە گەرم و گۆڕیەوە بەشدار بن لەگەڵمان بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری 285. زۆر سپاس دەکەم. ئەوەی کە جێویستی بوون پەیامی دکتۆر ئیسادق بوو بەرپرسی مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری هەڵبەتە ڕۆژی چوارشەمەش لە بەردەم مەڵبەندی هەولێر ئاهەنگێکی جەماوەری بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری لیستی ژمارە 285 بەڕێوە دەچێت.